كم عليكم السلام ورحمة الله مامۆستای بەڕێز. مامۆستای بەڕێز زۆر سپاس دەکەین خۆی گەورە جەزابێتەوە زۆربەی سال لە خزمەتی مسلمانانای وەڵامی سوالەکانمانە دێنەوە ئەدیتەوە خۆی گەورە جەزابێتەوە ئینشاءالله. لەگەڵ بەڕێزیش دەخوا پاداشتی جەنابیشتان داتەوە. سپاس دەکەم. وەڵام مامۆستای بەڕێز سوالێکم هەبوو من دایکێکم هەیە بڵێن بە تەمەن و کرێچیشە اینجا دایکم هەیە خوشکی من دایکم بەڵێ دایکت کرێچی و بە تەمەنیشە اینجا مامۆستای بەڕێز معاشی خۆی هەیە بەڵام معاشەکەی کاتێک کەی لێ ئەیە و عیادی پێوە ئەکە بڕێکی زۆر کەم ئەمێنێتە لە معاشی. اینجا مامۆستاجان منیش جاروبار لە ماڵی خۆم سپاس بخۆی گەورە هەم هاوسەرەکەم هەم خۆشم معاشمان هەیە جاری وا هەیە زۆر سپاس دەکەم جاری وا هەیە من یارمەتی دایکم ئەیەم لە ڕووی مادیەوە بڵێن لە ڕووی عەشەی ماڵەوە بێ یان لە ڕووی کارەوە بێ بەڵام ئەمە هاوسەرەکەم ئاگای لێ نییە من گوناهبار ئەبم. تۆ لە پارەی خۆت دەیدیتە؟ ئەخیر مامۆستا پارەی خۆم و پیاوەکەم هەر یەکە من پیاوەکەم ئەومان لەبیر نییە بڵێن ئەمە مەعاشی خۆمە ئەو نەوەڵام مامۆستا بەڵام من ئەگەر ئەمە پیاوەکەم ئاگای لێ نییە بەشی دایکمەدە من بڕێکی کەمی ئێنێ وە یعنی ئەو نەناکە هاوسەرەکەم زیانی پێ بگات تەسیل لەسەر ژیانتان چێتم ئەگەر من بە ئاشکرا بینم لە دایکم و بە من بە ئاشکرا بینم لە دایکم چکە هاوسەرەکەم پێ خۆش نییە ئەڵە دایکە خۆی معاشی هەیە ڕاستەکە بەڵام دایکم ئەو پارەی کەمە بووی چکە کرێ ئەیە هەموو کاتێ لە عیادی نەخۆشی درێژخانی لەگەڵە مەجبورم بۆی هەم بینی دایکم و هاوسەرەکەم تێبنەچێ ئەو شتە بە ئاشکرا ناکەم چکە من هەوڵم دا لە شێوازێکی بڵێن ئەها لە کاتی گنجاو بە هاوسەرەکەم بڵام حەز ئەسەن یارمەتی دەم ئەوانە پێی خۆش نییە ئەمە ڕاستیە نابێ یعنی هاوسەرەکەم دڵی لێم دێشێ مەجبورم ڕوشم نایە هاوسەرەکەم بڵام من معاشی خۆم ئەیەمێ معاشی خۆم هەیە مەجبورم ئەوە یعنی بە شێوەیەکی نهێنی لێمێ لە دایکم بەڵام کارێکی وا ناکەم زەرێکی زۆر بەسییان بە هاوسەرەکەم بدەنی ساز بخۆن تێرە ئێمە حاڵمان باشە خۆم هاوسەرەکەم یعنی لێنا زیادە من ئاوا دەستگیرێکی دایکم بکەم من گوناهبارە بم یەکەم جاری ئەمەم خۆشێری هاوسەرەکەم بێ ئینجایی خۆم ماڵ و ماڵم بابەتە دەکەم پەیامەکەت پوخت و کورت بکەیش دەستەکان خۆش بێت ئەنجاماوە فەجان هەر خوشتەکەشم هەم کرێچیە جاروبەر بڕێکی زۆر کەم یارمەتی خوشتەکەشم ئەم بەڵام ئەمیش هەر هاوسەرەکەم نازانێ من گوناهبارە بم تکاماوەسا بە شێوەیەکی بە پرسیاری هەر جەناب نەبی خەڵکی تریش بێ قسە دەستا دەکەین بە ئیزنی خۆی گەورە لە درێژەی مامۆستا ئاشنا لە یەکەم پەیوەندیمان بوو فەرمووی دایکم کرێچیە بە تەمەنە نەخۆشی هەیە یادەی هەیە هەرچەند موچەی خۆی هەیە بەڵام دیارە بەشی ناکە خوشکەکەشی بە هەمان شێوە هەژارە خی گەورە پاداش داتەوەکە خۆشت موچەخۆری بەڵام ماڵجیایی لەگەڵ مێردەکەتانە کردووە دەستخۆشی لێ دەکەم هەموو ئەو بەڕێزانی کە ئافرەتن و موچیان هەیە قەت چیسە جیایی مەکەن هەر ماڵێک موچەی خۆم و موچەی تۆی تێدا بوو دڵنیا بن بەرەکەت لەو ماڵە هەڵدەگیرێ هەرچەند ئافرەت حەقی ماندووبوونی خۆی هەیە و مافی ئەوەی هەیە مێردەکەی هەموو نەفقاتی ماڵ بچێشێ بەڵام مادەم ژنەکەش دەڕواتە دەرەوە بەشێک لە بەرپرسیارەتی ماڵەکەش واتە کە ئیشوکاری ناوماڵ وەکو خزمەتکردنی مێرد منداڵ ئەمانش تۆزێ خەلەلیان تێدەکەوێت لە مقابل ئەوەدا ئەوی شتێک بۆ ماڵەوە دێنێتەوە ئەینا هەموو نەفقاتی ئافرەت و منداڵ و هەموو ماڵ لەسەر پیاوە لەی شەریعەتی ئیسلامیدا ئافرەت ئەو پارەی کە بە میراد وەری دەگرێت کە بە موچە وەری دەگرێت کە بە دیاری بۆی دێ هەمووی خۆیەتی بەڵام خوشکە ئاشنا دادا ئاشنا مامۆستا بەڕێز جەنابەت ئینشاءالله مادام ئەوە کەسێکی ڕۆشنبیر و مسلمان و دڵسۆزی بە خوشکی خۆم بڵێم قەینە ئەمەی تۆ هەرچەند پارەی خۆتە بەڵام گەورەی و کەسایەتی خۆت کە لە تەلەفۆنەکە دەرت بڕی ناڵی پێر عیبە بڵێ موچەی خۆم ڕاست دەکەی ژنی عاقڵ و ژیر قەت کارێکی وانە کە بەرەو ڕووی مێردەکەی بڵێ من خاوەنی پارەم تۆ چەتری ماڵمانی تۆ گەورەی ماڵمانی تۆ پیاوی ماڵی تۆ کەسایەتی گەورەی ماڵی تۆ بەرپرسی یەکەمی ماڵی ئەمە گەورەی تۆ دەردەخە ئەمە بچووکی زەعیفی ئافرەت دەرناخە ئەوە ژیری ئافرەتە کە ماڵەکەی خۆی هەموو بەهی مێردەکەی دەزانێت پیاوی ژیر و عاقلیش دەبێت لەوە تێبگە خۆزگە مێردی بەڕێزی شیرین ئینشاءڵڵا کە کەسێکی دڵنیام هەروایە زیاتر لە هەست و نەستی تۆ تێبگەیشتایە دایکی تۆ دایکی ئەویشە بەڕواتان بێ خەسوومان دایکمانە ژن خوشک خوشکمانە ئەگەر هەر کەم و کوڕێکیان هەبێت چۆن ئێمە بۆ دایکی خۆمان دڵسۆزین ئەبێ هەمان هەستیشمان بۆ دایکی خێزانمان بۆ خەسوومان هەبێت چۆن بۆ خوشکەکانی خۆمان دڵسۆزین ئەگەر کەم و کوڕیان هەبێت لە دەمی خۆمانی بگرینەوە با منداڵەکانی خوشکەکە محتاج نەبن ئەبێ هەمان هەستیش ئیماندارانە و ئینسانیشمان هەبێ بۆ خوشکی خێزانمان ژن خوشکیش هەر خوشکە بەڕێزان بۆیە تۆی بەڕێز
نصیحەتێکی برایانت دەکەم قەت لە پشتی مێردەکەتەوە 250 دینار زایە مەکە هەرچەند تۆ گونەهبار نابی لە ڕووی شەرعیەوە چونکە تۆ کەسابەت دەکەی کار دەکەی موچەل وەردەگری مافی خۆتەوە ئەوەندەش سەرف ناکەی زیادە ئیسرافی بکەی بە ژیانتانەوە دیار بێ ئەوەندەش سەرف ناکەی تەنانەت مێردەکەشت پێ بزانێت تۆ گونەهبار نابی لە ڕووی شەرعیەوە بەڵام بۆ ئەوەی شیرازەی ئەم ماڵە حەد لەسەر ئەم متمانەیە بمێنێتەوە متمانە خوشکاشنا وەکو شوشەوە یەک جا درزی تێکەوە زۆر بە زەحمەتە چاپ بێتەوە ئەو درزە هەر دەمێنێ یەک جار مێردەکەت لە هەموو تەمەنە هەستی پێکرد کە تۆ 10,000 تەبعەت داوە بە ماڵی دایکت بە خوشکەکەت ئەو متمانەیە لە نێوانتاندا کەر دەبێ هیچ شوێنی هیچ کەسێکیش لەم سەر زەویەدا نییە جێگەی مێردەکە بۆ تۆ بگرێتەوە بۆیە بە زمانی شیرین تا دەتوانی گوناهبار نابی چونکە ماڵی خۆتە بەشێک لە موچەی خۆتە ئەوەندەشن نەداوە تێکەوە تەسیل لە ماڵەکەتان بکە گوناهبار نابی لە ڕووی شەرعیەوە بەڵام هەموو شتێک کە شەرع ڕێگەی پێدەدا ئەبێ بزانین ئەم مەسلحەتە مەفسەدێکی لە پشتەوە نەبێ واتە ئەم چاکە و خێرەی کە حەقە واجبە لەسەرت بیکەی حەقی خۆتە بە تایبەت بۆ دایکەکەت ئەوە بەڕاستی دەبێت دووکارێکی وا نەکرێ متمانی مێردەکەت لەدەستدەیت تکایەت لێ دەکەم ئینشاءالله حتا دەتوانی بە زمانی شیرین و خۆشەویستانە مێردەکەت ڕازی بکەی کە بەیەکەوە ئەم کارە بکەن بەیەکەوە سەردانی دایکت و ماڵە خوشکەکەت بکەن و هاوکاری ئەم بکەن ئەگەر وتی نا بە هیچ شێوەیەک ڕازی نیم قەی ناکە تۆ خۆی پەروەردگار گوناهبارن ناکە بەڵام قەت کارێک مەکە ئێستا تۆ هەست دەکەی لە دڵە ڕاوچێدای ئەو دڵە ڕاوچەیە خوشکە باشەکەم لە دڵی خۆت دامەهێڵە بەڵام بۆ ڕابردووکە کردوتە هیچ گوناهێک لەسەر نێو دەستت خۆش بێ بەڵام بۆ داهاتوو بە ئەم مەسلحەت و خێرە گەورەی کە لەگەڵ دایک و خوشکتا دەیکەی مەفسەدەیەک و خوا نەخواستن نەبێتە مایی نەمانی متمانە لە بینی تۆ هاوسەرە بە ڕێزەکەتدا یا ڕەبی بەرەکەت بکەوێتە ماڵتانەوە